محمود ئاکیۆرکلی لە ساڵی 1956 لەدایک بووە. لە ساڵی 1976 دەبێتە مامۆستا و 10 ساڵ بەردەوام دەبێت. لە ساڵی 1979 لە زانکۆی فڕات لە بەشی مێژوو دەست بە خوێندن دەکات و لە ساڵی 1985 تەواوی دەکات. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970 گۆڤارێکی هەفتانە بە ناوی گایە گەزەتەسی دەردەکات. ساڵی 2010 یەکەمین پەرتووکی خۆی بە ناوی دەرسیم کورد تەدیبی 1937-1938 دەنووسێت. تاوەکو ئێستا چەندین پەرتووکی لەسەر مێژوو کۆمەڵکوژی دەرسیم و کۆچگری و شێخ سەعید و چەندین بابەتی دیکەی مێژووی نووسیوە و بەڵگەنامەکانی سەردەمی عوسمانیەکانی ساخ کردوتەوە. ئێستا لە ئیستەنبوڵ دەژی و بەردەوام بە دوای بەڵگە مێژوویەکانی سەردەمی عوسمانی لەسەر کورد دەگەڕێت و کۆیان دەکاتەوە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێ بێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە دوای دامەزانی دەوڵەتی تورکیەوە گەلی کورد ڕوبەڕووی توانەوە بوو. هاوکات زمانی قەدەغا کراوە هەر شتێکە بوون و بەرامەی کوردەواری لێدەهات لە ڕەگ و ڕیشەوە دەیانویست هەڵی کێشن. لە لایەکی دیکەوە لە سەرهەڵدانەکانی کۆچگری و شێخ سەعید و سەید ڕەزا گەلی کورد ڕوبەڕووی کۆمەڵکوژی کرایەوە. ئەمڕۆ میوانێکمان لەگەڵدایە کە بۆ خۆی کووردە و خاوەنی چەندین پەرتووکی مێژوویە و هەروەها ئارشیفێکی گەورەی هەیە و بە تایبەتی لە ئارشیفی عوسمانیەکان وەریگرتووە و چەندین پەرتووکی لەسەر سەرهەڵدانی شێخ سەعید و دەرسیم و ئەوانە نووسیوە. هاوکات لە سەرەتای لاوێتیەوە بووە بە ئەندامی پارتی نەتەوەپەرستی تورکیا مەهاپا. لەم بەرنامەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە. ئەویش کاک مەحموود ئاکیۆرکلیە. کاک مەحموود بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. زۆر سپاس. کاک مەحموود، ئێوە چەندین پەرتووکتان نووسیوە بە تایبەتی لەسەر دیرۆکی بڵێن پەیوەندی کورد و تورک. دەخوازم پرسیاری من ئەو بێ دەستپێک پەیوەندی کورد و تورک چاوا بووە، ینی بە تایبەتی لە سەردەمی عوسمانیەکانە. سەردەمی عوسمانی یا بەری عوسمانی؟ بەڵێ، ینی ئەگەر ئەم زۆر دوور نەکەین ینی بەڵێ پەیوەندی کورد و تورک بڕۆ 1000 ساڵ بەرێ دەست پێ کردیە. وەختا ئەرسڵان یابوو بوو یانێ برێ ئەرتۆرۆل غازی وەختا ji قەلینجرێ حەبس بوو، غازنەلی مەحموود ئەوێ حەبس کرد. تابعی وی ئەتباعی وی 2000 مال هاتن ئاوتن جەم ڕەوادیە تێکلیە عەول ئەوە. ژێشون بە ڕەوادی ئەو دەوڵەتی ینی میرنشینی کووردا بوون یا دەوڵەتی بوو، دەوڵەتە ڕەوادی بوو. سەلاحەدینی کوردیژی ماڵباتەویش وی دەوڵەتێ دەرکەتیە، یعنی ئەو دەوڵەتێک گەلک بنگێهی بوو، یعنی دەوڵەتێک دەوری خوددا دەما خوددا دەوڵەتێک زۆر مەزن بوو. وی دەمێ سێ دەوڵەتێ کوردان مابێنە بیزانس و بەغدادێدا هەبوو، یعنی جەبهێ گورجیان یعنی گورج و ئەرمەن وێ کێسێدا دەوڵەتە شەدادیان هەبوو، بنێوی ڕەوادی هەبوو. دەها زێتر نیزیکە ئیلۆ ئەم دەبێژن مەسەلا سێلیوان مەیە فارەقین و جزیر و مسول وی کێسێداژی ئەو هەبوو، مەروانی هەبوو، سێ دەوڵەتی کوردی مەزن هەبوون. هێجا تورکان لە ناوینە ئەنادۆلیە و یاژی ئیرانێ دەوڵەت چێ نەکردبوون، دەوڵەتێ وان نەبوون. ویچاغی ئەو کۆچەری دەهاتن تێکلیە کوردان و تورکان ئاسەری یعنی وە دەرێ دەستپێک وێ دەرەیە. پشتیوی ئەف دەبەر وەختە سەلجوکیە دەوام کرد، وەختە عوسمانیە دەها زێدە بوو، وەختە عوسمانیەدا دەورە یاوزدا ئیدریس بتلسی تاریخچیەکی زۆر مەزن بوو، گەورە بوو و تاریخچیە ئەسلی خو تاریخچیەک سافەوی بوو. سارایە سافەویەدا دژی و دەرێ تاریخە سافەویە دنووسان. باوێ یاوز یلدرم خان خبەرشان بیاڕاگوت و سنیەکیە چما توش بۆ قزڵباشە تاریقی دنووسینی ئەوی داوەت کرد و گەلێکژی بە دنیای یعنی بە ماڵی دنیای گەلێکژی وات جێرادان، یعنی گەلێک تەکلیفێ باز جێرا چێکردن. ئەوی هات ئیستەنبوڵ، هات ئیستەنبوڵ 8 کتێب نووسی دەرهەق تاریخە عوسمانیەدا. جوان 8 کتێر بارا دبێژن 8 بە 8 یعنی
حشت جنت ام دبیجن اویانا حشت سلطان عثمانی اساس کرد ارطغرل غازی عثمان غازی مراد یک مراد دو حتی فاتح یلدرم یavuz یلدرم حتی فاتح یلدرم yani باب یavuz وقت إدريسي بتلسي ودرابو يوز احتلال كرج بابي خرا مقابل بابي خو احتلال كر بابي خو داني او حجي بابي خو إدريس بتلسي تيكليا ويوز ودري تشيبو و بشتوي ميراكي كردان رواياتك يعني بهنجي بلغدا 27 هنجي بلغدا 32 ميري كردان عمومي ميراكي كردان اتفاق شو عثمانية دا تشيكر سمدي karşı evki mukabele Safeviye. Tekliya mezun ve deri hat çekirin. İrtibat u hevhatın u tevgera behevra Kurdu Osmani 1510 hübdeyi yani vi mabeyni dayı. Bu vasıta İdris-i Bitlisi evi hat çekirin. بس ما مستا او يعني تيكالي شي بندستي بو ياخذ وكافي هبو يعني لا ويشغل مساوي بون مساوي بون ولی مساوي بون ميراكي كردان هر یک گورانی طلب خو گورانی حکم خو هر یک بتایبت تک چوان تایبت مندی خو تایبت مندی اداره دولت خو اداره ميراكي خو گورانی وی تکلیا وی یاجی پیوندی وان عثمانی چه يعني يك بيك پیوندی لگل عثمانیات چه نه بهاورا نه بهاورا يعني هر کس هر میراکی گورانی احتیاجی خو یا گورانی فکر و رامانه خو چه خواست اوی دا بر عثمانی همی قبول کرد حتی 1800 اف پیوندیانا بوی کونی درباز بو يعني هر باش ما موسى كواتم دكارين بيجين يعني ادريسي بدليسي مالي كرد اخرا كريه نا بوشي لبلو او مثلا او همو عشيره تشما او نكاري من بهفرا سلوك كي بخوت شكل عشيره كردان بري يعني كرد نا او كيمانيا كردايه بله كيمانيا bütün ملتي شون واكيتي كيمانيا حميانه تركانجي بسرخ بهزار سال دولت نشي چه بكرانا برابراد كشتن برابراد كشتن نه دوره عثماني دا دوره عثماني فاتح سلطان محمد خان قانونك درخزگو برا كشتن حلاله اولاد كشتن حلاله جبو چه بو حكمراناوي جهه ونقته صلاح الدين ور نكر مثلا دوره صلاح الدين وقت چون رحمه خدي او امبراطوريا ايوبياني هيري مزن دست برادا پرچه بو يعني أبيا كرداجي ويشاغل ميراكي كردا هركز بدعوة شخصيته وحكمرانية خود كر سمدي بهف ندكرن كواتما مساباشا كوا إدريسي بدليسي دكارين بيجين تاريخ عثمانية نويسية دكارن نا خن تاريخ عثمانية سفتح أو الحيش جلد وين نفسية أو نويسية بلي أما تشتك تايبات هي حتى يرو تركا أو طريقة فنجو هالراندية زماني يرو بفارسية چما او يعني تشتك بيفك جالك بالكيشة چما اموار تخمين لكن يعني ام تاريخ شي دروغناس اموار دزاننكو ودري بيفنديا كردان وعثماني وقت عثماني هنا نبو دولت وقت ميراكي هذا دامزراندنه زيدا غيرتي كردا معرفتي كردا دستگا كردا برابو جار بري ما افيان نزاني بو پشتي وقت ما تاريخ خواند كرد ديروكناسي كرد يعني اللي كولينري كرد وقت تركيا دا زيدا بو افيان دركت اورتي و از بيجم مدرسي يعني قاضيه وان مدرسي وان بري كرد بو مثلا حتى انا قشت شارتن ما نزاني بو مثلا مولا گورانی را دگوتن مولا جورانی يعني گورند گوتن گوران دکرن گوران بناوك دن يعني بناوك غلط ددان ناسنه کو برا كردياوي نه درنك باولي جاردجي وقت عثماني بيلغا عثماني يعني ميراك عثماني وقت هاد دامزراندنه İzni'ye da Pirivan'ı mezin yani akıldan evanı mezin yek Taceddin el-Kurdi bu. Taceddin el-Kurdi lakabavi el-Kurdiye tarika Osmani daji Avraki kem de ağati nefsandını
بەڵام حتا ئیرۆ مەسەلا تورکیەدا دەبێتن تاجەتدین خۆجا نابێت مامۆستا تاجەدین ناوی لە ئەحمەدی خانی بەحەز دەکەن ئەو نییە تاجەتدین الکوردیە ئێدن سێ کەس هەنن وێ دەرەی کەسێ مهم یەکشی شێخ ئەدەباڵیە یعنی مەلایێ مەمۆستای عوسمان غازی جاردژی وەک غەزووری عوسمان غازیە شێخ ئەدەباڵی ئێدژی داودی قەیسەریە داوتی قەیسەری کوردە ئەم بزانن تاجەتدین الکوردی خۆ نیسبەتاویژی کوردیە شێخ ئەدەباڵیش زاوێ تاجەتدین الکوردیە کەچکێک تاجەتدین الکوردی جەم شێخ ئەدەباڵیە کەچکە ویا دژی جەم چانداری خەلیل ئەفەندی یعنی مامۆستا نوها ئەو بڵێن مێژ دیرۆگنووز یا مێژنووسی تورک ئێستا ناخوازن بێژن کە کورد و تورک بە هاوڕا مەسەلە ئەوە بەێ دەورە جمهوریەتێدا دەورە جمهوریەتێدا دەولەتێک نەتەوی چێکردن ئەوی دەولەتە نەتەویدا یەک ملت لازم بوو ملەتێدن هەممی وەنداکردن سەمەدی و ئاسیمیلەکردن یعنی کورد نەکوردتەنێ کورد و چەرکەز و چەچەن و ئێرمەن و گورجی و هەموو ملەتی تورکیەدا ئانادۆلیەدا دژین هەموو یەکبەر کۆهۆنترکرد بەڵێ مامۆستا ئەو سوڵتانی عوسمانی دەبێژن سوڵتانی عوسمانی ینی تورک نەبووە و لە ئەفغانستان هاتووە و ئەفغانی یاخود لە دەرێکی تر هاتن ینی بە ئەسڵ تورک وەکو ئێتنیک تورک نینە ئەو ڕاستە ئەتنیک بابێوان باب و کالێوان ترکن ئەو مەسەلەکی غەڵەتە یعنی بەێ ئەفغان هاتنە هەموو تورکش ئەفغان هاتنە ژت بەلهێ یعنی تورک بەری ئانادۆلیە و مەزۆپۆتامیە و ئیران و ئازەربەیجاندا تورکتە نەبوو تورک هەموو ji ku hatin Semerkand dê hatin belheyê hatin mabêna mavera û nehrê hatin wêderê kewata sultanekan Türkin belê eslê wan Türk e eslê wan Türk e dayîkê hemiya Türk nîne yani ji Osman virdatir dayîkê çû yekî Türk nîne dayîkê wan ya Bîzansin ya nîve Kurd nîve Türk û nîve milletî belê eyn were belê mamosta piş li cengî cîhanî yekem کورد چۆن لەلایەن تورکەکانەوە هاتە خاپاندن پڕ جارە باسی وی دەکەن کە کورد لە میساقی نیشتیمانی تورکا بەشداری کردووە لە دەوڵەت چێکردنی دەوڵەتی تورکیە بەشداری کاریگەری هەبوویە بۆچی کورد نەکاری بن ینی هەفپار بن لەگەڵ تورکە ئەسلی کورد وەختە دەستپێکێدا هەفپار بوو حتا 1924 کورد هەفپار بوو çawan hevpar bû wexta mücadele niştimaniya ewil wexta dan vana qarşî hev duwala mücadelek dan Kurda Türk nefrotin. Hezar sal bû yani hezar sal du millet gel hev dişî. Ji hev re dişî nav hev da ketî nav hev. Jar ev milletana qarşî cîhanê herbek müşterek dan. Yani ne o herba Türka tenî bû ew herba Kurda jî bû. Yani حتا وی چاغێ دەورێ عوسمانی دا کورد و تورک حتا 1980 کورد و تورک فەرق نیبوو یعنی هات مرڤک ها کوردا تورکە عوسمانیە بەس ئەو بوو پشتی وی ئەف فەرقا کەتۆرتێ ئەو فەرقا زێترین چوارتێ کەتۆرتێ فەرقا زێترین وەختە جمهوریەت هاتە دامەزراندنێ ژێشون بە ناوی کردن تورکیە جمهوریەتی بە ناو دەست پێ کرد و پشتی ویژی قانونا ئەساسیە ئەوڵدا مەسەلا vana tu nebûn. Qanûna esasiya duemîn da bi 1924 da wexta dewrim îhtilala xwe xilas kirin yani gîştin armaca xwe wî çaxê Mustafa Kemal Atatürk ew ê mejûyê xwe da bin heşê xwe da ew fikrê hîştî bû ewî anî holê û ewî cîbicî kir. Ewî fikrê wî da jî yek milletek hebû, yek zimanek hebû, yek niştimanek hebû. Semedî wî Kurd nedîn yani Kurd qayîl nebû Kurda bibînin. Sirf Kurd ne yani balam Tirkiye din henin mesela Tatar henin ev yana ne Tirkin, Moğolin ew yana jî nedîn. Kurcî jî nedîn hemû çavî wan da hemû Tirk bûn. Eslê Mustafa Kemal jî rojek rûdin Çankayê em koşka Çankaya dibe koşka Awil yani wê derê da mezrandin Ankara'da koşka Awil da rûdin ve dixwe her şev dixwar meclîsa wî hebû meclîsa wîya meşkê hebû wexta diçe jêr ber aşxanê derbas dibe aşçî wî ji yawerê wî re dibe
دبي هن خلق سلاني كي هن اصلي وجوينه دبي هن تركن معلوم اتاتورك ش اصلي سلاني كي ويشاغي اتاتورك فياد بيزه فقط ناين سرخ درد كبا iş yaxud bine dişe masaya vaxtlar ruduna yavari u aşçı ve nontinin xwardin etinin vaxta xwardin etinin zatinin dedim berwa uçağı Atatürk havale xura vad gerad be evk de be Napolyon de be ne Fransız bu Napolyon asli Napolyon İtalyan bu balam Fransa'ya hizmet kir. Yani ezi Makedonum balam Türk'e hizmet dikim. Yani Türk hami çavevan keşandine malum tipolojiya Türk'e belliye Atatürk zeriye yani porri wizirine, çavi wihişine, modelek ahnaf Türkiye'den yine Atatürk asli hoji yani emelun kana beja Türkiye. Balam evki xuda dünya xuda, felsefa xuda, devletek damezran. O devleta be felsefa Fransa'yı yani devletek netevi damezran. Devleti netevi daji esas eve ku yek millet be, yek zaman be. Yani vederi şerigu هەمپا قبول نایکرد. باشە مامۆستا تۆ بەڵگە و تشت زۆر لە جەمتە هەنەوە تۆ زمانی عوسمانیشی دزانی بخوێنی و ینی ئیسیفادە دەکەی. پەیوەندی شێخ مەحموودی بەرزنجی لەگەڵ ئەتاتورک و لەگەڵ بڵین تورکەکانە چۆن بووە؟ پەیوەندی وە هەبوویە نەبوویە؟ بەێ پەیوەندی هەیە یعنی پەیوەندیەک زێدە هەیە ئەم دەکارم بێژن 1900 yani 1919'da da vakta kongre zuzumi hatta çekirin harekata Şeyh Mahmud Berzenci vek numuneki ve deri hat kısa kirin. Qalawi kirin. Çünkü Arnigara Osmani da karşı emperyalista seri da sıftah avul silah kişand evi Kürt bu. Şeyh Mahmud Berzenci bu. Yani ana nav bürokrasi Türkiye'de yekjara vakta em dağıbın yekan yek. Yani ne orta cemaati u ber medyayı bana neşin bejin. Yani ne verin bejin. Vakta yekan yekam kısadkin beradı bejin ku milli mücadele Kürt neba milli mücadele çeylet bu. Belge çiye mamus. Belge çiye belge ve Özdemir şandına. Hatırat-ı Özdemir derket orti nu derket orti mederkist orti. Hatırat-ı Özdemir ya Özdemir te revanzi. Şeyh Mahmud haber edişine, Şeyh Mahmud vakta dikevet tengi cara avul karşı İngiliz'a mücadelek tekuşinek mezindi de pişti vi tegirtini dişinin Hindistan'ı zamana koydar edimine pişti vi vakta te Şeyh Mahmud İngiliz teklif ekli Şeyh Mahmud kedi bey am kraliyetek Kurdi damazrinin tuji bir krali Kürt. Şeyh Mahmud bir kabul nake de bey hatta Bavaryavi İngiliziyatına çünkü zanın milleti İngilizi milletek ne Bavarya. İcardıcı Şeyh Mahmud da berheb ihtimalek ve o da berheb 1000 sale emu Türk nafevdanın o 600 sale em Osmani da gelhev yani mecbuye mehiye. Mecbuye 600 sali meru neşe bavi kelekeki. Semedivi Osmani da tekliki çekir. Haber şancı Osmani ragum o belgana henin yani arşiva Osmani'da ne arşiva leşkeriye Türkiye yani Genelkurmay Başkanı ve arşivde ev mektubi Şeyh Mahmud Berzenci henin. Todiye Mahmud. Beli. Şeyh Mahmud haberek dışına de bir mırabbeyakim subayek Osmani bişinin yani subayek Osmani zabıtık Osmani bişinin yakşi flama yani sancak Osmani mırabşinin. Ez yani vakta ve deramıca cardıcı silahı destega cephane bidin mi? Atatürk uçağı ne Atatürk'e? Mustafa Kemal'e Gazi Cerat Bejin. Mustafa Kemal tine Özdemir dişine. Özdemir beg Özdemirci vakta Antap dest düşman hatta xalas kırını ve deri milis komutanı milisa bu. Yani harba gerilla baş nizani bu. Evi şandın, evi hat revanduzi. Revanduzi u köy sancağı yani sancağı revanduzi da ve deri zede ne bu müfrezek vihe bu müfrezek çekir qandar şest hafte kes aşire kurde ve deri hami jwanra evkir hevditin kir u destek da Şeyh Mahmud ev Şeyh Mahmud gel hev gelek jara runuştin pişti vi mabeyna ev Şeyh Mahmud yani Özdemir ve Şeyh Mahmud be havra havdi ditne yani yek jar ne sad jar havdi ditine gel hev hevditin kirine pişti wî pêwendî kî çêkirine ma bêhna xwe da 10 madde me ew weşand kitaba min Kurd û Tirk 1000 sal
مجوی 1000 سالی ئەوی کتابێ دا مەوبەشان 10 مادە دا کوردستان چاوان وەرە دامەزراندنی ئیداری مەسەلا يعني تولك قبول كردنا ككردستانك كردستانك هبه بله قبول كردنا كردستانك هبه سروي آنية أزدمير yüzbaşıyek خو تف رفيق حلمي سليماني رفيق حلمي تف فتاح بك يكيدنا هي نافي ويقابينا تبيرامن او يانا دشينن او يانا وي او كي بيوانديه وي اوراقي دقرن تيني انقري تيني انقري كو Rauf Bek Başbakan uçağı başvekili Türkiye Rauf Bek. Özdemir Bek mektubek Rauf Bek'e dışine mektubek şey Mustafa Kemal Gazi'ra dışine. Dibe vana godari bikin eftişte bu mem tiştek mühime ev ard nigara gereka desme der nekebe bu mem toprak mukaddese. Semedi mektubeci dışine. Vana teni yavare Atatürk Mustafa Kemal uçağı hicane bu Atatürk yavare viti Ulus'da semtek Ankara merkeziye. Ulus'da otelek van evtkin van oteledek mihvandıkın cidkin. Kadar döme seymaha Refik Hilmi و تبي فتح فني تركيا دا تمينه بس اتاتورك نابينن بلين مصطفى كمال ايرو سبا وي كيسه دا يعني وي دمي دا اسمت باشا اسمت önünü Lozan'da da tav İngilizce اوكيتكن يعني بازارك بله بازار ازيترينجي اوه يعني وقتها بازار دكن سلاح كردتم قايلن كو يدك بهيلن يعني كلا يعني ما مسا كواتا اوان حيله لكر كرديا فيل كرديا شي يعني بوليتيكا دولة لا كاو أزدمير دشينه ولا لا كيتريش يعني وادك مثلا أزدمير وقت هابو يعني مقابلي انجليزا مقابل İngilizce gereka bazar ki bahta çekirin. Yani destevan gereka kuvvetli ba, gırbana, xurtbana destevan. Ancak bu evka Türk be marifata Kurdan desteği xort Türk'e karşı İngilizce. Vakta Lozan'da behevkirin mesela kapan bu Atatürkçi Mustafa Kemalci Refik Hilmi ra اوك نكرن اوكي ويهاتن جو غازي نخواشه نشي ورا هبديتم ك ودكارن هرن او اوراقي خقرتن فقريا رفيق علمي خاطراتي خدا جي نفس يا رفيق علمي فقريا شو سليماني يجار مثلا كردا جي ودري قتبو مثلا موصل اوكي دا لوزاني دا چه نكرن ما بين تركيا وانجليزا دا او كيشكي ما او كيشا مسلي جو سالك دن امرون قسابكن سالك او دامخون بينك تام برخو Atatürk merve gelek akli bu Mustafa Kemal semedi çe vakta Lozan'da ser mesela Musul'i mabeyna İngilizu devleti dinda yani mabeyna Türkanu devleti Avrupa'yı da gengeşinek çe baba deh devlet bun Türkiye yekteni bu. Vakta Lozan'da behevkirin, Lozan hate imza kirin. Salek şunva mesela Musul'e go emi hevditin bikin yani bibinin mesela Musul'e ser mesela Musul'e em bakın. Avi mesela em çaresar bikin. Ev sala şunvatır muhatap yek devlet bu. Ki bu İngiliz. Neh devleti Avrupa'yı kıstkileki. Politika gelek balkeşe yani ya ve derime evrakı var derkisme evrakı usul salname Musul'e mi derkist Barşiva Osmani salname Musul'e da kaleme Musul'e yani katibi uçağı vilayeta Musul'e yak bir yakını vesiye çuqa nüfusu Kürde çuqa nüfusu Türkiye Kerkuk çuqa Kürde çuqa Türkiye çuqa Ermeni çuqa Cuiye çi avayı habibe derkist اوي تو ديتي يعني نفوس جوابيه بكرتاسي nüfus mesela yani اعترافكن ككرد kamusu Türkiye da Şemsettin Sami kamusu Türkiye da bu xud beje çaranseye Kürt. Çaranseye. Bale. Yani la çvar baş se başı Kürd. Se başı Kürd. Beşakdın edine. Yani evya 1800 navê da hatiye nefsandın. 1890. Bale. kamusu Türkiye. Başa. Kavata mamosa Musliş ka pişti vilayeti Musul. ولاياتي بغداد وبصره يعني عراق شكرن لا افجيه مجو بو كركوك موصل جي كرد زيدان ولايتي موصل عمومي كان كركوك وكويسانجاق ويدن قش قضايا موصلن بله ما مساكوات من دخوازه وبرسياده شي بكم او موصل بله يعني لعالي جغرافي
مثلا عثمانی و ئەوانە چ دبێژن یعنی و دبێژن دەڤەرێکی کوردستانیە یعنی ئاخی کوردایە بله yani kamusul alemda disa Şemsettin Sami kamusul alemda debe Kürdistan'ın bir parçasıdır yani perçe Kürdistan'ıya debe. Belge Osmani go ما او تشتا kamusul alem و kamusul Türki me her du ansiklopediye Osmani derhis Şemsettin Sami nivisiye me wan belga ba tipe Osmani me go eviyaye. باشە مامۆستا مە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک مەحموود ئاکیورە کولی. کاک مەحموود لە ساڵی 1920 یعنی کورد دەست بە سەرهەڵدان دەکەن. ئەوەی بە تایبەتی کۆچگری تۆ کتابێکیش نووسیوە لەسەر قەڕکردنی کۆچگری. ئەو چاواچێ بوو چیە سەرکردایەتی وی دەکرد یعنی ئەوی تەبلی بوون چێ بوون چما بەسەر نەکرد؟ Mesela koçgiri mesela yani despêka Cumhuriyetê da awil Kurdan û Kurd û Türk koçgiriyê de hatine pêşev. Yani wê derê muxalefetê destpêkirî. Koçgirî mamosa ew menteqeyê cografî Sîwas e? Mabêna Sîwas û Dêrsim da ye. Wî mabêlê da ye. Aşîra koçgirî heye. Eslê xwe aşîrek ye wê derê. Aşîrê navê xwe daye wê derê. Yani eslê xwe koç Tirkî dibêne koçgirînîne koçkiriye. Koçkarînin koçerin yani koçerî hatine wê derê. Ew erdnîgarê da ev aşîrê lîderê van aşîra hebû yani reîsê van aşîra hebû. Reîsê koçgiriyê Mustafa Paşayê dewra Abdulhamîd da wexta Osmanî û Uruz li hev digirin 1870 da Herba Uruz û Osmanî da eskerê Osmanî mabêna Erzincanê û Sîvasê da tîpî em dibêjin. Befir wexta balê dide dibe tîpî. Tîpî tê belê bahozek çê dibe gelekî wan dixeniqin. Mustafa Paşa tev aşîra xwe eskerê Osmanî tov dike sê meha wê derê xwedî dike. Semedî wî ji Abdulhamîd rutba paşatiye diye yani teltif dike û jera xelat dişîne û fermanek dişîne kurê wî Elî Şambek jî dikişînin dibin mektebê da didin xwandinê piştî wî ew jî dibe qaymakamê koçgiriyê. Elî Şambek wî dewrî da tayîna wî derketiye çûye Ewkê çûye Dîvriyê yani ew jî qezayekî Sîvasê 1919. Atatürk jî Erzurumê konferansa Erzurumê çêkiriye vegeriye tê Sîwasê konferansa dudiya çêbike payîze wexta tê Sîwasê evyana qîmetê nadin Mustafa Kemal. Çünkü evyana ji Osmanî hez dikin. Osmanî paşatî dayê wan car dijî em dizanin ku 1928 da İstanbul Kurdistan Tealî Cemiyetî hate damezrandin. Cemiyetekî Kurdî bû. Serokî wî Seyyid Abdulkadir bû. Seyyid Abdulkadirê Nêrî yani. Ev familya jî hemî ewkê muhibbê Kurdistan Tealî Cemiyetî bû. Car Kurdistan Tealî Cemiyetiyê da zemanek şûn ve nav Roşenbîrê Kurd da dualî tî derket. Qismî Bedirxaniya û Cemil Paşa zadeyan ve qismî babanan yani lehev nekirin. Wan got em azadî dixwazin yani dewletek serxwebûyî dixwazin. Wan kîjan got? Bedirxaniya û Cemil Paşa û babana. Evyana grubek bû. Gruba din Seyyid Abdulkadir û gelek subayê Kurdê nav Tirka da Kemal Fevzî û Cibran Xalpegê Cibrî vana jî digot em ê dewletek yani bi serbixwî dewletek serbixwîne wek muxtariyet yani bi fikra Şeyh Mahmûdê Berzencî. Baxlî Osmanî bûn yani. Wan digot em ê baxlî xilafeta Osmanî bin bi em serxwe bin. Ya ama heta noxtekî de jî em ê baxlî İstanbul bin, baxlî Dersaadetê bin, baxlî dewra xilafeta Osmanî bin. Ya Semedî wî nav Roşenbîrê Kurda da dubendî derket. Evyana jî taraftarî Seyyid Abdulkadir bû.
کۆچگریەکان بەر کۆچکریەکان تەرەفداری سەید عەبدولقادر بوون وانجی قایل بوون وی چاغی کوردستان تعالی جەمیەتی ژین کۆبارا ژین دەردەخست کۆبارا ژین وی چاغێژی ئیستەمبۆلی وی دەمێژی ئیستەمبۆلی بپەیا دەبرن سێوازێ دخواندن و پرۆپۆغاندا ملەتی خودکردن یعنی ئەو بوو هایداری خۆ هەبوون یعنی هایداری ملەتێ خۆ هایداری نەتەویا خۆ هەبوون ملەتێک وسا بوو یعنی وان جاردەژی ملەتی خۆشکری وی چاغی گۆرانی کوردی مێدن پرێوان خوانەدان بوون دخواندن نویسکارێوان هەبوو مەسەلا عەلیشێر شاعیرێک پڕ مەزن بوو یعنی خۆشکریێدا ئەو کاتبێ مستەفا پاشا بوو وانا وەختا ئاتاتورک قبول نەکردن تابی مەسەلا ئاتاتورک نەچوو پێشی ئاتاتورک ڕوومەت نەدان ئاتاتورک وەختا ئاتاتورک سێوازێدا دەکلەرا کۆنگرا سێوازێ کرد خود دەستی خۆش عوسمانی کشاند بەسەرێ خۆ گوازێ تشتێک بکەم دەوڵەتێک و دامەزرینم سەر وی مەسەلەی خۆشکریە بەنا ئاجز بوو خۆشکریاش بەنا حەز نەدەکرد وی دەمێدا سێوازێدا تەرەفداری خلافەتە عوسمانی گروپێک دوو گروپێ دن مابێنە وان و دا هێجا نەبووە حکومەت ئەنقەرێدا ڕێخستنەکەیە ڕێخستن پشت ئەو ڕێخستنە پشتی بوو حکومەت مابێنە وان و ڕێخستندا هەنگی گەنگەشین و پرۆبلەم دەرکەت ئەیسیان دەرکەت ئەو سەرهەڵدان چێبوو سێ چار حەبزی لێدا یۆزغاتێدا چار پێنج حەب سەرهەڵدان چێبوو چاغێ کوردجی دەستێک دانوان سەرهەڵدانە چونکی وان عوسمانی دخواست قایل نەدەبوون ئاتاتورک و هەواڵی وی ئەو ددین ئاتاتورک و هەواڵی وی ئەهلی قۆنغرە دەدین وەک ئەهلی ئانارشیست ددین سەمەدی وی ئەو مەسەلەی ئۆلیشی نەبوو ئۆلیش هەیە تابی یعنی شنی مەسەلی ئۆلی بەلێ مەسەلی ئۆلی زێتر بەلێ وانا ئەسلێ خۆ یعنی وەرتێ زەنکردن ئەمە مەسەلە ئۆلی خۆشکریەدانە مەسەلەک نەتەویە خۆشکری مامۆستا دەکارین بێژین ینی لە مەسەلەی کۆچکریە ئەو داوای کوردستانێکی سربەخۆکردنە داوای کوردستانێک سربەخۆ ئۆتۆنۆم بەێ داوای وان لیدەرێ وان بی فکرێدا بوو سەر وی فکرێ جمهوریەت قبول نەکردن سەر وی بهەو نەکردن و قارشی ئەو پشتی ویژی مەسەلە دن دەرکەتن دەستێک دان تەرەفدارێ خلافەتێ دەستێکێک زێدە دان ئیسیانکارێ وەختا قارشی مستەفا کەمال و ئەنقەرێ ئیسیان کرد گوڕۆ بێدن قۆچکریە دەستێک داوان سەر وی دەستەگی ئەنقەرێژ قۆچکری حەز نەکرد پشتی وی با مەسەلا وەختا وەبوو ئەسکەر کشاندن سەر خۆشکریە وێ دەرێ قڕکردن یعنی عەشیرە قڕکردن قۆچکریێدا وەر تشتێ عەجێب هەیە و مەسەلا ئەوراقی وی 85 ساڵە 100 ساڵە دەستی مەدا ئەوراقی وی نەبوو 2015 دا ئەوراقی وی کرد دەستی من 6300 بەلگێ هایی وی کرد دەستی من ئەڤیاژی تەسادفی بوو تەنێ لەسەر خۆشکری تەنێ سەر خۆچکری بەری ویژی تو ئەوراقە خۆشکری دەستمەدا تو نەبوو یعنی بگوتن و بە پەیوا مەدزانی بوو مەسەلەکی بووی خۆشکری من نزانی بە ئاستی وی چییە ئەوراقی وی چییە وەختا بە ئەوراقا کرد دەستی من ئەس ڕوونشتم سەر خەوەتی من شەوەکی ما ئەوراقێکی خواند وێ شەوێ قەڵبێ من ڕەحەسس بوو یعنی دلێ من ئێشیا تانسیۆنا من بلند بوو و ئەز نەخۆش کەتم چوومە دۆکتۆر وی ئەوراقیدا چییە ئەوراقە تۆوە لیدەرێک خۆشکریێ ئاناژی چاوێ من هێسر کەتێ دوو کوڕێوی دینن باوێوی جەمەدانێکی داوێ نووسیە باوی ئەسنە جەمەدان نە بەندێکی داوێ نووسیە باوی بەندێوی خربۆقە دکن یعنی بە چەر ئەم بەند گرێ ددن یا گرێدانە بەحریە ینی گرێدانە بەحرێ قاپتانی بەحرێ گرێدانەوە نایەوەکردێت تکشینە دشدە جان تو بەردژی ئەو نابێن سس نابێ تون دەبێت شقا بکشینە بەند داوێ نووسیە باوێوی بوی گرێدانە بەحریە خربۆقە دکن داوێ نووسیە باوی کوڕێکی ددن بەندێکی دن دەست کوڕێوی بەندێکی دن دەست کوڕێویە دن جەندرمە کوڕە یەک سونگی دکن وەختا سونگی دکن لاوک ji sungiyê xilas dibe sungî lê dikeve canî wî perçe dibe sungiya tifingê lê dixin yani qeme lê dixin şûr lê dikin ew wî wexta çin dide bendê kişandinê bavê wî zêde bênefes dimîne car di vedgerin kurê din sê cendirme pênc cendirme li wî dikin pênc cendirme li wî her du kur perîşan dibin tabii
هەر جارێ وەختا چند دەدەن هەر جارێ وەختا خودکشینن بەند دشدە باف تێ خانقاندنێ کور باف بە کوڕێ خوددان خانقاندنێ زلمکی ئا چێ بوو ئەویا تۆپال ئۆسمان دەبێژن تۆپال ئۆسمان بەرەوە gelek زلم کار بوو ئەڤیا کرد خۆچ کردیە دە قاتلیامە مەزن via کرد پڕ قاتلیامێک مەزن هاتەکردن ئەو هاتۆتە نویساندن ینی ئەڤیان هەمی منووسی ئەف تۆپال ئۆسمانزی پشتیوی ئەوک بوو فەدایی ئاتاتورک بوو فەدایی مستەفا کەمال بوو پشتیوی ملەت وەکیلیە ترابزۆنێ ملەت وەکیلیە لازیستانی کوشت مەجلیسێدا وەختا ئەو کوشت مەجلیس ڕابوو پێ ئاتاتورکشی مەجبور ما ئەسکەر کشان سەروی ئەو دا کوشتنێ ئەسلێ خۆ فەدایی ئاتاتورک بوو یانێ زلمك قوشكري مدي يعني او اوراق وقت مخوان سي هيوا سي مها ما اوراق نخوان جيشو يعني ما تحمل نكراز بخوينا ما اوراق مثلا قوشكري خاطره ويش جمن او يعني او نخواشيا بجانب پیدا بو هي جاجي تانسيون بلند ما مثلا چند كس هات كشتن يعني بلغا يعني قراني بلغا 2500 كاسات ياك عشيرات كي خد شخاص كسبه 2000 يعني جنو ميرو همو جنو ميرو مندالو همو 7000 بزو دوارو جولك برن وقال لك جن برن يعني مثلا برجن هي وقت درسم دا جوارا كاتشكي درسم شنو درسم اما بحثي درسم يجبكين بس لا كوشكري يعني كازنيشن ما مثلا يعني تقريبا اجا وقت بيجي يعني نودو حفظ كنت شوتاندن نودو حفظ كنت شوتاندن دكنت قلنا شوتاندن بله او برجري نكرن ما مثلا او يعني بلين كوشكري كان تشكدار بون تشكدار وتشكيوان هبو بدي تشكيوان هبو عشير بو يعني برسبي حكومة دان برسبي حكومة دان فقط قواتها وان نبو قارشي قوات يعني مقابل حكومات لازم عشيرك تشلبك بشتي حمي قوشكري تلافاتك مزندا وقتا قركرن كد نافوان بانا رابي خوابتن درسم خوابتن درسم علي شير مثلا تب علي شام بله او سرو يجي ليدرين بلين سرو بله بس اوكي قوشكري واداري دربازي درسم و 1921 دا مها غولان دا دربازي درسم و حتى 1937 درسم دا فرار رجيا علي شير وجناخون ما مسا جنيوي ناوي شي بو زاريفه خانم بله زاريفه خانم بله او تشكدار بن يعني بهبل تشكدار بله زاريفه خانم مثلا قوشكري 1920 حتى 1937 شو رحمه خدي يعني هذا نكشتني بله اوجي برارزي سيد رضا وكشتن بله يعني برازي مليسي دولتي بو برارزي سيد رضا بله اوي مروي وچون شكفتي دا خاپاندن گو ام هاتنه وان نزاني بو تيود كش شكفتوان قال لك اشوم او شكفتاجي زي رسمي وجي فوتويش ترابشينم اشوم كتم وشكفتي شكفت جيك وسا اسيه دو كسوي شكفتي دابا اورديك ورا بيشوان ماشي مروي شكفترات تشتك يعني جيك اخا مزبوط بو فقط وانا خاپاندن گو مزورا نوناني ام هاتن جورا بپیون صحبت بكن وان نزاني بدشمناتي كرد بون كو يعني مروي سيد رزانن وكردن مروي منن يعني وان فهم نكركو يعني نهات شي وان كو وانا بخيانتي تاني وقتا كابتن هردنر سلاح ليك شاندن وقتا سلاح ليك شاندن شكفت دا علي شير هاتا كشتن زاريفه خانم دو حبي وان كشت دو کس جوان کش زاريفه خانم جن علي شير بشتي وي جاتا كشتن هوالي وان ادن سري علي شير جيكرن انين دان قمانداني تركان 37 يعني 20 چد بيجن 37 16 سالي تفنگاوي الپشتاوي قماوي بروي ودوانشاوي الپشتاوي زاريفه خانم جميري خو حرب اوكل مجادله خدا فرار بو درسم ده زاروكي وانا بو لا زاروكي وانا بله كواتا ام دكارين بيجين ل بلين ديروغ ياخذ تاريخي مودرني تركيا جارة اولا كوزغري او قركرن شيكلنا بله جاري اول كوزغري جارة اول بله جارة اول هم بو كردان هم بو عمومي يعني بله ما مسا
تشتێکی تری ئەویش ینی ئەو بۆ کوردیشی بچێکی ینی پێشکەتنە مەسلەی ئازادی ئەو پارتی ئازادیە کۆمی ئازادیە ڕێخستنی ئازادیە تشتێکی وی هەیە دکاری بۆمە بەحس بکەی ینی بەڵگە لەسەروی هەیە نییە بەلگە بەرێ زێدە سەر نەبوو نەزانی بۆ ئازادی چیە بەسەرا دگوتن ئازادی مەوەترێ ناوی وی ئازادیە بەس ئازادی چ بووە ڕێخستنە حیزبە چییە حیزبێک دزیە حیزبێک بەشارتیە ڕێخستنێکی ئاسلی ڕێخستنێکیە ناوێ ئازادی ناوێ ویە ئۆرجینالژی قۆمیتا ئیستیقلالا کوردستانە بەڵێ بەڵێ ینی کۆمیتای سەرخۆبوونا کوردستان بەڵێ ناوی ئۆرجینال ئەوە bi Tirkîjî Kurdistan îstîklal ve îstixlas komîtesi. Bale. Komîteyekî ev ya serokî wî Xalit Begê Cibirî ye. Ev subayê Osmanî bû. Dewra Abdulhamîd da çûbû Hamîdî Eşîret mektebê Eşîretê da xwandibû. Xalit Begê Cibirî merû gelek zana bû. Ew bû serokî wî. Leçû hate damezan yani mekanek bo wî nebû. Balam merkez Erzurum bû. Çünkü Xalit Beg Erzurumê da bû. Wî demê Xalit Beg Mamosa rêxistinekî lokalî bû ya xwe Na lokalî ne gelerî bû netewî bû netewî rêxistinek netewî bû Seyid Abdulkadir têkiliya Seyid Abdulkadir jî têda heye Yusuf Ziya têda bû İsmail Hakkî Süleymanî têda bû Tevfîqê Süleymanî têda bûn Subayê Osmanînin vana girt Kemal Fêzî têda bû Cemîl Paşa Zade têda bûn hemî roşenbîrê Kurd hemî subay û zabitanê Kurd hemî têda bûn İhsan Nûrî têda bû Binbaşê Qasım têda bû ev yana giş ewkê her yek ewkê azadî bûn yani üyek azadî bûn Xalit Begê Cibirî Xalit Begê Cibirî ye mervek zana bû her kesî jî qîmet didayê şê hez dikir netewî milletê xwe hez dikir yani mervek wisa bû Mamosa çi bilavokek yaxud fotoyek resmێک tiştێkە ئیسپات بکا کە ئەو ئازادی هەیە Belê azadî mektûbê Xalit Begê me dest xwe xist mektûbê wî heye بۆ çê nivîsandiye بۆ Qasım ra nivîsandiye hereketê Qasım beyan nekiriye gotiye ev hereketê tutkêj bo me ne hereketê baş e berê mesela Kurda da serxwebûna Kurda da tu ji min zêtir xîretkêş bû çima tu îro xîretê nakişîne tu dijî me yî mektûb av mektûba naşandine piştî wî cardin belgehayê Uruz da belgehayê konsolosluğa Uruz'a Erzurumê da hevdîtin kirine tev azadiyê Kemal Fevzî min mesîlê azadiyê çûye Uruz ra hevdîtin kirine Uruz destek xwastine gotine em mücadelek didin tekoşînek didin tu destek bide me piştî wî mektûbê Xalit Begê da em dizanin ewkê ra mesela wan û mebûsê Behra Reş yani mebûsê Tirkiye Herema Behra Reş Lazîstan dibêjin mebûsê wan ra jî hevdîtin kirine ev belgana giş henin salî çend mamosa 1923 payîzê azadî hatiye damezrandin salekî şûma 1924 da jî azadî îfşa bûye mesela Beytülşebabê da azadî îfşa bû mesela Beytülşebabê da wexta azadî îfşa bû berê meha îlonê da 13 îlonê da Yusuf Ziya girtin Erzurumê birin Bitlisê 24 Oktoberê da jî Xalit Begê Cibirî girtin Mamosa dibêjin Qasım ew bilên yüzbaşî bizanim çi ye binbaşî yani hezar çi dibêjin serokê hezariye binbaşî egem bêjin efserek ew xeber daye Tirkiye ke hereketekî wa heye û ew rast e yani ma meselek ye yani ême Kurda mirovek em rehet dikarin bikin qehreman jî rehet dikarin bikin xayîn jî mesele nezaniye bes mesele mamosa dîrok e yani mesele dîrok jî belge yani mesela dibêjin Qasım xayîn e belkî Qasım xayîn e ez nabim xayîn nîne fakat xiyanet belge lazım
خیانەت ئیسپات لازم بەس ئەو لەگەڵ عسکەری تورکا ئیش کردیە مامۆساوانە ڕزا تەیفیق ئیسماعیل حەقی سلێمانیش گەر عسکەری تورکاش گشت عسکەری تورکا بوون عسکەری عوسمانی بوون وەرە قاسمیش عسکەری عوسمانی بوو یعنی عوسمان نووری ئێ مەسەلا شێخ ساعید ئەو کرد تێدیب کرد هاتە بۆ مەسەلا شێخ ساعید شاندن حرەمێ بە عمومی کورد ئاخوا قڕ کرد عوسمان نووری پاشا کی بوو عوسمان نووری پاشا تەب قاسم تەب خالد بەگێ جبری تەب ئیسماعیل حەقی تەب ئیحسان نووری قارشی ورز بە هەورا مجادلەدان حرب کردن یعنی گشت هەوارێ هەبوون باشە کەواتە چۆن خالید بەگووە هاتنە کەشفکردن ینی دەوڵەت چاوازانی کە تشتێکی وە هەیە جەمیل پاشا زادە ئەکرەم خاتراتی خوددا دبێژە یوسف زیا ئەو بوو مەرەوەک خونکەل بوو یعنی جێ خوددا نەدەستکردنی بزێ بوو خەتاوی بوو دەبێ پڕێوی ئەسکەریوی لەشکەریوی کوردن سوبایی و کوردن برای یوسف زیاجی وی ئالایدا علی ڕزا علی ڕزا را یوسف زیا تێلغرافێک دشینە ئەسلێ تێلغرافێ ئەویایە دەبێ خۆ بگرن مەها گوڵانێدا وی دەوەرێدا ئەمێ سەرهەڵدانێک چێکن مەها گوڵانێدا 1025 گوڵانە 1025دا یعنی 6 مەشوم بە 6 مەشوم بە و 7 مە ئەیلۆن بەێ دو 7 مە 8 مەشوم بە وەختا وی تێلغرافێ دشینە تێلغراف شیفرەکانی بە شیفرە دچە ئەڤیانە وەختا شیفرێ دچەرخینن غەلت دچەرخینن وان وەترێ گوتیە ماجیدا ئەم سەرهەڵدانێ چێ بکەن وانە ماجیدا سیلاحی خۆ دەگرن و سەرهەڵدانی چێ دکن مەسەلا بەیتولشەباب بە فەهمکردنێکی غەلت هاتیە چێکرد وەختا ئەو چێ دەبە حکوماتە تورک مەزیە دکێت تشتێک هەیە ئەف تێلغرافاش دەست دکەوە و سەروی تێلغرافێ دەبێ یعنی ئیحتیمالێک و دەبێ وێدەرا سەرهەڵدانێک چێ بە حتا وی چاغێ کەس نە ئازادی ناس دکە کەس ئازادی ناس نەکە کەس سەرهەڵدانێکیژی دەرها کوردادا مابینە کوردادا خەواتێک سەرهەڵدانێ هەیە تونە کەس ویژی نزانێ یعنی ئەم قەرەڤیان نزانێ ئەسکەری حرامێژی هەموو کوردن یعنی ئەسکەری خەڵکی دیاربەکر جوانی خۆرتی دیاربەکر گرتنن بینگۆلێ کردنە ئەسکەر ئێ بینگۆلێ گرتنن دیاربەکر ئەسکەرە ئێ موشی بدلیسی ئەسکەرە یعنی ئەسکەری حرام هەمی کوردن 1025 شوم و چاوان کردن توسانن ئیجار کورد وەختا بوون ئەسکەر دشاندن غەربێ ئەدیرنە کێشان یعنی حدود ئەوروپایی هێجاجی دشن حدود ئەوروپایی ئەمە وی چاغێ ناف حرەمێدا چونکی دەوڵەتە عوسمانی خراپ بوو تورکیا هاتبوو دامەزراندنی ئیمکانی وان نەبوو بێ ئیمکانی بوو ئیجار ئازادی ناوی ئەسکەری کورتاژی سوبای کورد یعنی حرەمێدا ناو گشتاداژی ئەندام و تشتیوی هەبووی ئەبێ ئەندامی وی هەبوو ڕێخستنێک گەلک مامۆسا و ئامانجێکی وی هەبوویە ئاماجە ئازادی هەبوویە خالد بەگ مەکتوبی وی داژی ئەمزانن بەرێ ڤەنا تەف کازم قەرابەکی ڕژی داخبن مخالفی دژی ئاتاتورک سیاسەتێک دن دخوازن تورکێدا یعنی سفتح ئەوەل مجادلە ئازادی یعنی چێکردنا ڕێخستنە ئازادی دامەزراندناوی نەبۆیێ چ دبێژن ئیستیقلالێکی سەرخۆبوو بوو کوردستان بەلێ ئۆتۆنۆم بوو بەلێ واندگۆ دژی حکوماتە ئاتاتورک مستەفا کەمال حکوماتێک دن کازم قەرابەکر وی چاغێ پارتیەک چێ کرد تەراکی پەروەر جمهوریەت فرقاسی وی پارتیە ئەو پارتیە باتە ببا ئیختیدار ئیحتیمال کو یعنی نە مەسەلا شێخ ساید ببە نە تشتێک ببە زۆر باشە مامۆستا ئێمە مەجبورین لێرە بەرنامەی خۆ بقەتێنین کاتیمە تەواو بوو ئەم لە بەرنامەی داهاتوودا درێژە بە قسەکانمان لین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتای ئەڵخەیەم جارەمان پێکەوە پرۆمۆ ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی لە دێرسیم قەتڵعامی گەورە کرا یعنی تورک ئەیانویست چی بکەن ناو کوردادا حرەکەتێک پەیدا بووە سعیدی نورسی هاتی هەرزورمێ ئەوی ناو ملەتتا دەگەڕە شێخ سعید ناو ملەتتا دەگەڕە نیەت ئەوانە نەباشە سەید عەبدولقادر و کوڕێ ویژی ئیستەنبۆلێ ئانین دیاربەکر
خنقاند ئەو عسکەری کووردا هەموو لەگەڵ شێخ سعید یعنی ئیتیحاقیان کرد بە شێخ سعیدەوە کەواتە چما بۆچی ئەوس بەسەر نەکەتن شو دەمێ دژی تورک نەبوو مەسەلا ئازادی داژی عالیگر رێ تورک بوو مەسەلا شێخ سعید داژی عالیگر رێ تورک بوو شێخ سعید بۆچی بەری خۆدایە دیاربەکر و نەچوو بۆ بتلیس 5,000 کەس هاتنەدارکردن شێخ سعید و 37 هەواری وی عینی ڕۆژە ئیدامکردن دیاربەکردا